سڵاتانی بێم کاتتان باش بەنامەی ڕماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. وەک ئاشکرایە ماوەی چەند هەفتەیەکە دەنگۆی بڵاوبوونەوەی ئەوە هەیە کە موچە ڕاستەخۆ لەیان بەغداوە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت. هەرچەندە ئەم بابەتە بابەتێکە لەماوەی ڕابردوودا لەلایەن هەندێک پەرلەمانتار و بەدیاریکراوی حیزبی سیاسی هەوڵێکی لەم شێوەیە هەبوو، بەڵام نەتیجە و دەرەنجامەکەی ڕوون بوو کە شکستی هێنا. نوێترین لێدوانیدا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کرد کە بابەتێکی لەم شێوەیە هیچ بنەمایەکی دەستوری نیە و ئەمە هەر بۆ خۆی لێدانە لە چەمکی فیدراڵی لە بەغدا. هەوڵێکی لەم شێوەیە تا چەند دەستوریە ئایا ئەگەر بێت و ئەم بابەتە جێبەجێ بکرێت ئەمە لێدانە لا پێگەی هەرێمی کوردستان، حتمما لەگەڵ هەموو کۆمەڵێک بابەتی دیکە تایبەت بە دۆخی هەرێمی کوردستان و ڕێگەوتی نێوان ئێستای عێراق و هەرێم بەکوێ دەگات. هەموو ئەمان دەکەمەوە تەورێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاکسانە و فەریدون جوان ڕۆی ئەندامی کۆمیتەی ناوەندی وەردەگرم. کاکسانە و سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس دووبارە بەخێر بێت. کاکسانە و ماوەی چەند هەفتەیەکە دەنگۆی نردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن بەغداوە لەلایەن بەشێک لە پەرلەمانتارانی فراکسیۆنەکانی دیکەی غێرە پارتی هەڵایەکی ئەلامی گەورەی بۆ نراوەتەوە. بابەتێکی لەم شێوەیە قابلی جێبەجێکردنە. ئایا دەستوری عێراق ڕێگە بەمە دەدات؟ زۆر سپاس بۆ پرسیارەکەت کاگەرسەمان، پرسیارێکی زۆر بەجێیە، بەڵام پێشەوەی من وەڵامی و پرسیارەت دەمێ حەزەکەم مێژوویەک کە ئێمە چۆن هاتینە ناو حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی بکەم، چۆن پارتی دیموکراتی کوردستان بەوە ڕازی بوو کە لە پێکێنانی حکوومەتی نوێی عراقی بەشدار بێت. دیارە دوای چەندین وتوبێژ سەردان بۆ بەغدا، پارتیمان بە باشی زانی بۆ ئەوەی بەشدار بێت لە پرۆسی سیاسی عراق و حکومڕانی عراق، لەگەڵ بەتایبەت ئەوەی کە ئیتاری تەنسیقی پێڵێن بچێتە ناو ئیتیلافی ئیدارەی دەوڵەتەوە، بەدڵنیایە و چونە ناوەش مەرجی خۆی هەبوو کە ئەو سیاستانەی کە داڕێژێ لە حکوومەتە ئەو بەرنامەی کە حکوومەت تەقدیمێکە بۆ پەرلەمان لە هەمان کاتە لە بڕیاردان و داڕشتنی سیاست و وەکو چۆن جێبەجێکردنی بڕیار و کەوەیکی پێڵێن سیاغی قەرارات لەسەر بنەمای سێ بنەما بێت کە تەوافق و شەراکەت و تەوازن بێت. لەسەرمە ڕێکەوتن دواتر بەرنامەی حکوومەت ئامادەکرا بەرەو پەرلەمان ڕۆی پەرلەمان تەزیقی کرد. ئەوەی کە ئێمە ئاگادارین بەداخەوە ئەو پلانێک کە هەبوو وەکو خۆی جێبەجێ نەکرا، هەرچەند حکوومەتی هەرێم و بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان زۆر پشو درێژ بۆ لەوە، پشو درێژەکەش ئەگەڕێتەوە بۆ بەژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان نەویستووە کایەکە بەو عقارە بات کە کاریگەری هەبێت لەسەر دۆخی کوردستان و بە نەتیجەش لەسەر دۆخی هاوڵاتیانی کوردستان. بەڵام دیارە حکوومەتی عراقی هەرچەند ئەگەر بەڕێز محەممەد شیع سوودانیش نەیەوێت بەو ئاراستی ئیش بکە، ئەوەی کە لە پشت ئەوەیە ساحب قەرارە سیاسەتی برسیکردن و تۆڵەکردنەوە لە هەرێمی کوردستان ڕەچاو ئەکرێ بەداخەوە. ئەم سیاستەش لە 2013 چەند بگەڕێنەوە مێژوو بە لەشکرکێشی سەر کوردستان کە ئەو کاتە نووری مالکی سەرۆکوەزیران و دەستی پێ کرد، دواتر لە 2014 بە بڕینی بودجەی هەرێمی کوردستان نەتیجەکەی ئەوە بوو کە بودجەی هەرێمی کوردستان بڕا. ئەمە ڕەنگی داوە، بەڵام خۆشبەختانە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو نەهامەتی و ئالنگاریانە لەسەر پێی خۆی ڕاوەستا، توانی تا ئێستا لەسەر پێی خۆی بوەستێت و ئیداری خۆی بدات بە شانازیەوە کە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ وەکو چۆنە کۆڵنەدانی خەڵک و تەحمل و نیشتیمانپەروی خەڵکی خۆمان کە لە ئێستا جێگای ئەوەیە کە سوپاسیان بکەین توانیان بە و هەستە نیشتیمانپەروانیان دیفاع لە حکوومەتی خۆیان بکەن. بەڵام کە هاتینە ناو حکوومەتیشەوە چاوەڕێ بووین کە ئەو بیرکردنەوەی بگۆڕێ، بەڵام بەداخەوە زیاتر تەشەنەی کرد. ئەوەی کە ئێستا باسی موچە ئەوە ئەکرێ، دیارە لە یاسای بودجە هەرچەند بەدڵی ئەمەش نەبوو، تقریباً 8 خاڵ دژ بە دەستور بوو کە برادرانی خۆمان لە وەفدەکان لە شاندەکان لە حکوومەت باسییان کرد کە ئەمانە دژ بە دەستوری عێراقی فیدراالیە و بەڵام خۆتەزانی زۆرینە لەوێ خواردی و محکمەی فیدراالیش دژی ئەمە قەراریدا. ئەوەش ئەبێ ئاماژە پێ بدەم کە محکمەی فیدراالی لە سەرەتای دروست بوونی هەرچەند خۆی دەستوریە،
هەبێت بەڵام پێکاتەکەی زۆر نادەستوریە وا بنیادنراوە دروست بووە کە لە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بدا لەو چەند ساڵی ڕابردوش ئەومان بینیوە کە لە یاسای بڵین بە قەدەغەکردنی ناردنی هەناردەی نەوتی کوردستان بۆ دەرەوە و چەند یاسایەکی دەرکرد بۆ نمونە هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان ئەوان هەمووی دژ بە هەرێمی کوردستان بوو بۆ لە قاڵبدانی هەرێمی کوردستان و بۆ کەمکردنەوەی ئەو ڕۆڵەی کە لە ڕابردووە هەرێمی کوردستان توانیوتی لە ڕێی دیپلۆماسی و خۆی بسەپێنێ وەکو قوارەیەکی فیدرالی لەناو عێراقا کە ئەمەش دیارە لە دۆخی ئیقلیمی و چوار دەوروبەر و هەندێک هێزی ناوخۆش بەداخەوە ئەمەیان پێهێزم نەکرا هاوکار بوون بۆ ئەوەی هێزەکان هێزە دەرەکیەکان و هێزە عێراقیەکان بەرنامەدا ڕێژن بۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستان. من ئاماژەیەک بە یاسای بووجە بدەم. یاسای بووجە دیارە ئەوەی کە ڕێککەوتین هەرچەند ئەوەشی کە ڕێککەوتنی لەسەر کراوە لە پەرلەمان تەزیقرا ئەوش جێبەجێ نەکراوە. هەر وەک جەنابتان ئاگادارن ئەوەی کە تا ئێستا بۆ ئێمە هاتووە ئیزافەتەن جگەلەوەی 700,000 لەم ئەخیرەوە هاتووە 700 ملیۆنەی 700 ملیار عفو دیناری کە هاتووە پێشتر تقریبا 2 تریلیۆن و 500 شتێک ملیار هات کە ئەم بڕەش 400 ملیاری ساڵی ڕابردوو ئەمە لای هەموو کەس ئاشکرایە. لە کاتێک ئێمە هەتاکو مانگی هەشت مستحقی شایستی ئەوە بووین کە 11 ملیار دینارمان بەپی یاسای بووجە بۆ بێت. بەڵام چی بووە هۆی ئەوان هاتن یەک بیانویان بە ئێمە گرت کە عەلەساس خەرجیەکان بووجە لە کاتێکە ئەنێنین کە خەرجی بڵین ئەوە نا کە باسی فعلیەکەن کە خەرجی فعلیەکە ئەوەی لێ دەرەکەن ئینجا بووجەکەن یارم لە کاتێکە بە هیچ شێوەیەک ئەمە دەستوری نییە. باشە کاک ساڵات لە بووجا بۆ منە ئەم ئینفاقی فعلیە کە لوبی دروستکردنی کێشەکەی لە نێوان بەغدا و هەرێمدا ئەمە یعنی وەکو دەقی یاسایی لە بووجا پەسەند کراوە لە دوای دەرکردنی خەرجە گشتەکان ئەم بەشە نەجێ بۆ هەرێم دێت بە هیچ شێوەیەک ئەمە نەکراوە یعنی بە نەس هاتبێ بەس ئەوان ئەڵێن ئەمە کێشەکەەوەی ئەوان ئەڵێن لە 2015 لەسەر ئەم بنەمایە ڕۆشتوین ئەم بنەمایش کە دانراوە دژ بە هەرێمی کوردستان دانراوە بۆی بودجەی بۆ نەنێرن ئینفاقی فعلی بەڕاستی شتێکی نادەستوری ئەوان هاتوون ئەڵێن ئینفاقی فعلی خۆی هەرچەند وایە ئینفاقی فعلی کاتێک کە تۆ خەرجی سیادی و خەرجی حاکمەشی لێ دەرێنی بۆ نمونە ئەوان هاتوون ئەڵێن تێکڕای خەرجی بڵێن ڕوونە خەرجی ساڵەکانی ڕابردوو 170 تێپەڕیوە ئەم ساڵ ئالەساس بۆیە ناتوانین لەوە زیاتر خەرجکەین هاتوون 120 ملیار تریلیۆن دیناریان تهدید کردن 120 تریلیۆن دینارە هاتوون خەرجی سیادی کە 40 تریلیۆن لیان دەرکردووە لەگەڵ 10 تریلیۆنی سیادی کە کاتە 70 تریلیۆن ئەمێنێتەوە لەم 70 تریلیۆنە هاتوون حسەی هەرێمی کوردستانیان داوە کە 12.67ەکەیە کاتە 8.8 تریلیۆن دینار لە کاتێکە ئێمە تەنها بۆ موچە 10.6 تریلیۆن دینارمانێت. ینی ڕێک ئەم شیکارێت دقیق وایە کە بەڕێز ئاماژەی پێ دەکەیت ئەگەر بەم منتیقا بەغدا مامەڵە لەگەڵ هەرێمدا بکات لە 105 بووجەکەی بوویت تقریبا ئەوەی کە ئێستا هەیە 104 کەمترە بۆ هەرێمی کوردستان لە کاتێکە ئێمە مستاقی 12.67 لە خەرجی بڵێن لەو بودجەیە کە پەسەند کراوە بە گشتی نەک ئەوەی فعلی کەمان باسیەکەن بەداخەوان پێداگری لەسەر ئەوەکەن. کەواتە کاکساناو ئێمە ئێستا دەزانین هۆکاری سەرەکی ئەم کێشەی لە بینی بەغدا هەولێر ئەم بابەتی ئینفاقی فعلیەیە بۆ ئەوەی ئەمە چارەسەر بکرێت دەبێت لەکوێوە دەست پێ بکرێت خۆمە تازە بۆ بە یاسا دەبێ هەم بچێتە جەلسەی پەرلەمانی دووبارە هەمواری بۆ بکرێتەوە ینی لە یاسای 2024 بودجە ئەم بابەتە ینی تێنەپەڕێت ئەمە لەم کاتی قرس نییە میشە ینی بۆ ئەکرێداوە بە ئاسانی. جەنابی سەرۆکی حکوومەت لە سەردانی کۆتایی بۆ بەغدا باشە لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی و لەگەڵ هێزە سیاسەکانی عراقیش دانیشتن گەشتن بەو ڕێکەوتنەی ئەم کێشەیە بە دوو ئاراستە توانن حەل بکرێت یا هەموارکردنەوەی یاسای بودجەی عراقی بێ کە ئەوە ئەم ساڵ زەحمەتە احتیمال لە سەرەتای ساڵی داهاتوو بکرێت دوو دۆزینەوەی میکانیزمێکە بۆی موچەی
فەرمانبەرانی حکوومەتی هەرێم جیاب بکرێتەوە لەم کێشە سیاسیانەی کە ئیسا لە ئارەیە جاوە هەردووکیان لە ئێستا لە ژێر دیراسەکردنایە کامیان لە ئێستا بکرێت ئەوە ئیشی لەسەرەکرێ بەڕاستی ئەوە لیژنەکان و ئەو شاندی کە هەرێمەوە دەچنە بەغدا ئیشی ئەوانە ئیشی لەسەر بکەن بەڵام بە دڵنیایی و جەنابی سەرۆکی حکوومەت زۆر پەرۆشە بۆ مافی خەڵکو بۆ مافی موچەخۆران بۆیە لە وتەکانیشە لە پێنجشەمە جەنابیان ئاماژەی بەوەدا کە ئەوەی کە موچەخۆرە مافی خۆیەتی موچەی خۆی وەربگرێت و جیاوازی بکرێت لە ئەو کێشانەی کە هەیە لە نێوان هەرێم و مافی موچەخۆران کەمە مافێکی دەستوریە بۆ هەموو کەس دراوە دیارە قواری هەرێمی کوردستان قوارێکی دەستوریە لە دەستور دانی پیانراوە ئەو بڵین شایستەداریانش کە هەیە لە مادەی 117 بەڕگەی سی دەستور ئاماژەی پێدراوە بە ڕوونی کە ئەبێ شایستەدارایی ئیقلیم بڵێن ئەقالیم بنێرێ بە پێی ئەو پێداویستی کە پێویستە بۆ بەڕێوەبردنی خۆیان و بە پێی ژماریان کەمە بەڕاستی پێشل کراوە لە یاسای بوجە جا ئەمە مافێکی دروست دەستوریە کەس ناتوانێت باشە لە دەستورە کاکسانە و یعنی ئەو فەقەرەی ئەو بەرگەیە هاتووە کە دەبێت ئەم شایستەدارایانەی هەرێمی کوردستان دەبێت حکوومەتی هەرێم ڕاستەخۆ ئەو خۆی سەرپەرشتی پرۆسی دابشکردنی موچە بکات نەک بۆ ئەوی کە بوونمە بەغدا ڕاستەخۆ دەستوەردادە بابەتێکی لەم شێوەیە لە دەستورە بەنەس ئەمە هاتووە کە گەرسەنە هەرچەند من لە بواری یاساییە زۆر شارەزانیم بەس لە دەستورە کە تۆ مادێک ئەڵێ باسی سربەخۆیی یەکەی باسی سربەخۆیی هەرێمێکەکەی هەموو شتەکان نەگرێت وانەوە تەحسیل حاصلە کە دابشکردنی موچەژێکی ئەرکەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی یانیەوە هیچ ڕوان ناکەم جێی مناقەشە و مداوەلە بێت لەو بابەتە لەبەر ئەوە دابشکردنی موچە ئیلا بێ لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بکرێت من هەندێک ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەو میکانیزمە چۆنە دیارە ئەم یادداشتنامەی کە پێشکەش کراوە بە لەلایەن ئەو چوار فراکسیۆنەوە بە حکوومەتی عراقی و لەلایەن فراکسیۆنەکانەوە ڕۆشتووە باسی دابشکردنی موچەکە بە شێوەی ڕاستەوخۆ دابشکردنی موچە بە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن عراقەوە هەرچەند شتێکی نادەستوریە لە ڕووی تەکنیکیش و جێبەجێکردنی زۆر قورسە هەر ئەوە کەمە پرسیار کاکسانە وەڵامەکانی بیر نەچێتەوە یعنی من پێش بەرنامەکە سێرچێکم کرد شارەزایەکی ئابووری بە ینی بەنەس باسی ئەوە ئەکات ئەڵێ ئەگەر حکوومەتی ئێران بە داواکەی حکوومەتی عراقیش ڕازی ببێ یان لالیکەم ئەو فراکسیۆنانی کە واژوان کۆ کردوێتەوە بۆ ئەوەی کە موچە ڕاستەخۆ لە بەغداوە بێت ئەڵێ حکوومەتی عراق لەم کاتە ناتوانێت لە ڕووی تەکنیکی کارگێڕیش مەریاری ینی سەپەرشتی پرۆسەیەکی لەم شێوەیە بکات جا من ئەوە ڕوو نەکەم بە جەناب باش بۆ نمونە ئەگەر هاتوو بڵین هەر محافەزە و بەجیا موچی خۆی بنێرێ شێوازی ناردنی موچە و بڵین مستحقاتی مالی ئەو محافەزەیە چۆنە بە دوو ئاراستێ یەکیان لە ڕێگەی گەنجینەکانەوەی گەنجینی پارێزگاکەیە کە ئەو گەنجینی پارێزگا ئەو فەرمانگە ئیتیحادیانی کە سەر بە پارێزگانین لە ڕاستەوخۆ لە بەغداوە سەرپەرشتیەکەن لەگەڵ فەرمانگەکانی دادوەری ئەوانەی کە عاید بە دەسەڵاتی دادوەرین ئەوانە لە گەنجینەکان میزانی مراجعیان تەوحید دەکرێت کە تەوحید کرا ئەم میزانی مراجع ئەنێرێ بۆ ژمێرکاری وەزارەتی دارایی وەزارەتی داراییش تەمیل لەکرێت دیسان ئێنێرێتەوە بۆ گەنجینەکانیش ئەیدەنەوە بە بانقەکان ئەو بانقانە بڵێن دوو بەشیتایە ئەو میزانی مراجع دوو بودجێتە بودجەیەکیان بۆ موچەیە بودجەیەکیشان بۆ بودجەی تەشغیلیە بۆ بەکاربردن بۆ فەرمانگەکان باش ئەمە لایەنێکی تری فەرمانگەی کاریگەڕی و دارایی دیوانی پارێزگایە کە ئەوە میزانی مراجعی ئەو فەرمانگانە ڕێکە خاتەوە کە سەر بە پارێزگا خۆین لێوە تەوحیدێکە و ئەنێری بۆ ژمێرکاری وەزارەتی دارایی وەزارەتی داراییش تەمیلێکە ئەنێرێتەوە بۆ فەرمانگەی کاریگەڕی و دارایی دیوانی پارێزگا ئەوانیش تەمیلەکە نێرە بۆ بانقەکانیش بە هەمان شێوە بۆ موچە و بودجێ تەشغیلی ئەیدەنەوە بە لایەنی پەیوەندیدار ئەمە دروستە بۆ هەمان میکانیزم دروستە بۆ ئەوانەی کە بڵێن گەنجینەی مرکزی و محاسبێ مرکزی و لا مرکزیان هەیە جا لەبەرەوە ئەمە تقریبەن سەر لێشوەیەکی پێوە دیارە یعنی تێنەگەیشتنیەکە لە میکانیزمی جێبەجێکردنی ئەمە کاکسانە دەتوانین بڵێن بۆ نمونە ئامانج و هەدەفی ئەم بابەتە کە وروژراوە
تەنها ئەوەیە بۆ نمونە ئامانجێکی سیاسی لە پشتەوە هەندێک پیان وایە ئەمە تەنها بۆ کردنەوەی دەنگە بەهۆی کە لە سەروبەندی هەڵبژاردنەکانداین ڕەنگە بەشێکی دیوێکی بابەتەکە ئەمە بێت یعنی حکوومەتی عراق بەم شپرزەیە بەم ئاڵۆزیە بەم بێدەرەتانیە دەتوانێت بۆ نمونە لایەنە کارگەر و ئیدارەکە بەم شێوەیە ڕێک بخاتەوە لە ئەساسن ئەگەر بێنە سەرواقع ئەگەر حکوومەتی عراقی نیەتی نردنی موچەی هەبوایە ئەینارد بەپی ئەو ڕێکەوتنێکە لەگەڵ حکوومەتی هەرێما کردوێتی من خوێندنەوەی خۆم ئەوەیە کە لە ئێستایا بە هیچ شتێک بە تەمانی ئەو موچێ بنێرێت ئەوەشی کە ئەو لایەنانە بەڕاستی هەوڵی بووە دەن ئەچێتە چێوەی داپۆشینی ئەو شکستەی کە هیان بۆ لە ڕابردوو بۆ نمونە ئەیانوت ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکەی ڕادستی بەغدا بکە بەغدا موچەکە بە تەواوەتێنێرە بودجەکە بە تەواوەتێنێ هیچ کێشەیەک نامێن ئەمە بەهاریان هێنا بووە ئەژنۆی خەڵکی کوردستان کە کێشە نامێنە بەداخەوە خراپتر بوو بۆ داپۆشینی ئەمە ئەم لایەنانە بەداخەوە دێن دیسان شتی تر ئەو ژێن بابەتی تر بۆ نمونە دێن یاری بە هەستی فەرمانبەرەکەن موچەخۆرەکەن یا با لە بەغاو موچەکەتان بۆ بێ بۆ ئەوەی هەموو مانگێک لەسەر مانگ موچەکە وەرگن و کە ئەمەش دوورە لە واقعەتەوە ڕاستی هەتا ئێستا باش عفو هەتا ئێستا هەڵوێستی فەرمی حکوومەتی عراق دیارە دەربارەی ئەم واژۆکۆکردنەوەی چییە؟ ئەزانی هەڵوەستی فەرمی تا ئێستا دیار نییە بەڵام عراق وەکو چۆناڵێ تۆ مادەیەکی مساعدەیە بەدەستەوە بۆی یاری بە پرۆسەکە بکات یعنی احتیمال لە بێ پرۆسەکە تاخیر کات موچەکە نەنێرێت وەکو بیانوویەک ماداوە بەدەستیواڵێ ئەوە خۆتان داواتان کردو موچە بێت بە میکانیزمێ و دۆزێن چیم کە ینی خۆشی ئەزانێ باوەڕی پێ نیە احتیمالە من خوێندەوەم وایە بەڵام بۆ مەماتەڵەکردن بۆ نردنی شایستەدارەکانی هەرێم ئەم قۆزیێتەوە ئەم دەمیادێدا حکوومەتی عراق براوە دەبێت لایەنانی کەمە و لایەنانی کە دەستیان داوەتە میش نەخیر ئەزانێت چی ئەم لایەنانی کە دەستیان ناوەتە ئەم ئیشە بەڕای من مەبەستی سەرەکیانی مە دوو هەڵبژاردنمان لە پێشە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی ئەنجومی پارێزگەکانی عراق ئەیانەیە بەمە هەستی خەڵک ڕاکێشن کە ئەلەساز ئەوان داکۆکردن لە مافی خەڵک پارتی لەولاوە دژی داواکاریەکانی ئەوانە دژی مافەکانی ئەوانە دوورە لە وەقایەت کە بگەڕێنە بۆ مێژوو ئەوەی کە داکۆکی کردووە لە مافی خەڵکی کوردستان تەنها و تەنها پارتی دیموکراتی کوردستانە کە ئەوەش سەلمێنراوە گەر بگەڕێنە بۆ دواوە چی دەستکەوتێکی لەو بارەوە بابەتی دووەم ئەوەیە ئەیانەوێ ئەو پەردەپۆشە وەکوتم پەردەپۆشی ئەو خەلەلانەی خۆیان بکەن لە ڕابردوو کە وعدیان بە خەڵکدا و بۆیان جێبەجێ نەکرا احتیمال لە پارتیش بخەنە چوارچێوەکە بۆی ئەو خەڵکی کە هەڵپشتی پارتیەکە پارتی دیموکرات وا تێبگەن کە نەخێر پارتی دژمنی خەڵک و ئەمان داکوکی کرد ینی هەمووی تقریبا مزایداتی سیاسی بەڕای من شتێک جێگەی سەرنجە بۆ نمونەیەمە لە سەروبەندی ڕێکەوتنێکی لەگەڵ حکوومەتی عراقدا و تەنانەت نیازپاکیەکە بوو کە 700 ملیاری مانگانە بۆ ئەم سێ مانگەی کۆتایی بێت یعنی خێرە بۆ نمونە بابەتێکی ئاوەها ئانی لەم قۆناغەدا دەوژێنرێت بۆ ئەوەی کە بابەتی موچە ڕاستەخۆ لە بەغداوە بێت ئامانج و هەدەفەکە بەڕوونی لەمە چییە تەنها لێدانە لە قەواری دەستوری هەرێم یاخود فعلەن دەیانەوێت بۆ نمونە کێشەی موچە چارەسەر ببێت بەتەکید تەنها لێدانە بۆ ئەو قەوارە دەستوریە شەرعیە کە هەرێمی کوردستان هەیەی وەکو وتم ئەوانە وەکو داردەستێک بۆ ئەوانەی کە دژمنی خەڵکی کوردستانن ئەوانەی کە شۆڤێنین وەکو نامێنایبوونەوەی کە هەیە دیارە ئەو هاوکاریانەیە پەرلەمانتارێکی عراقیە کە سەر بە ئەسایبی ئەهلی حەقا لەو ڕێوە یانوێ ڕێ بۆ ئەو خۆش بکەن بۆ نمونە هاتینە سەر ئەو واقعی کە بەغا ڕازی بوو کە ڕاستەوخۆ موچە بۆ ئێمە بنێرێ باش ئەگەر ڕازی بوو ئایا ئەترا بەو ڕێژە فەرمانبەری ئێمە ئەکا کە هەمانە ئەمەش گرفتێکە ئایا من کە فەرمانبەرێکم لە فەرمانگەیەکە بەغدا ڕاستەوخۆ بووم گوازێتەوە بەسرە ئەتوانم بڵێم ناچم جگەلەوە ئەوەی کە پێشتر ئیتفاق کراوە لەسەر ژمارە فەرمانبەران تا 2007 ئەو ژمارەیە لای حکوومەتی عراقی دوای ئەوە خەڵکێک دامەزراوە کە لای ئەوان نییە ئەوەی 600,000ەکە کە باز دەکرێت 650,000 پێم وابێت بەڵێ نازانم چەندە عەدەدەکە بۆ نمونە ڕێژەیەکە کە تا 2007 لای ئەوان بڵێن تۆمار کراوە ئایا دوای ئەوە بۆ نمونە ئەگەر 200,000 زیاتر بێ ئەم 200,000 ئەترافی پێکە عراق موچەی بداتێ ئەگە نەیداتێ
کێ تەحملی ئەو مەسئولیاتەکە جا بەڕای من ئەمە بۆ لێدانی قوارەی هەرێمە بۆ ئەوەیە بڵێن کاکە ئێمە بۆ نمونە لە ملیۆنێک و 200 شتێک هزار موچەخۆر توانامان هەیە 600 هزاری دابینکەین ئەبێ خۆتان بیکەن حکوومەتی هەرێم دەم دۆخی کە ناتوانێت نێرەکە بڵێن داهاتە نانەوتیەکانی بە تەواوەتی ئەبێ بنێرێ بۆ حکوومەتی عراقی ئەتوانێت موچی ئەو زیادە ئەمە هەمووی بۆ خۆی پرسیارێکە ئەبێ خەڵک واقعبین بێ لێرە خەڵک نەتوانێت ئەو خەڵکی کە بڵین بە ئاراستێکی نادروست ئیشەکە نەتوانن تەسیر لە ئەو دۆخەی ئێستا هەیە بکەن و ئەوان بە ئاراستەیەکە برن کە بڕیاری هەڵە بدەن چون بڕیاری هەڵەدان لە کۆتاییە زیانی بۆ هەمومانە بێ بۆ یەک کەس نابێ ئەم قوارش لە بیرمان نەچێ بە خوێنی شەیدان هاتوۆتەکایەوە بە ماندووبوونی شۆڕژگیران و بە کۆڵنەدان و بە تەحمل و سەبری پشوو درێژی ئەم خەڵکی خۆمان هاتووە تا ئێستامان هێناوە بەڵام پاراستنەکەی ئەرکێکی زیاتر قورسترە لەسەر هەمومان کە بێ زۆر بە وشیاری و وریاییەوە لێ بڕوانین کاکسانە بابەتی ئەم میلاکاتە دەمێکە باس دەکەین بۆ نمونە ڕێژە و جیاوازی میلاکات لە نێوان فەرمانبەرانی هەرێم و بەغدا هەمیشە بابەتێکی گەرمی و ناقەشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بووە ئێستا دوو لیژنە پێک هاتووە لە لیژنەی دارایی هەرێم و دارایی بەغدا پێم وابێ ئەمڕۆ کارەکان دەستی پێ کردووە تەسەور دەکەی ئەو جیاوازی کە هەیە ئەو لێک تێنەگەیشتنێکە لێوان هەردوو لە ئایا بە ئاسانی ئاوا ئەم جیاوازە کەم کرێتەوە ئەم لیژنی بڵین دیوانی چاودێری فیدرالی پاریش هاتووە ئەم پێداچنەوەی کردو بە لیست بەڵام دیارە لە سەردانی ئەخیری جەنابی سەرۆکی حکومەت داوایان کرد جارێکتر بێنەوە جەنابیشیان مەناعەتی نەبووە و توێتی بابێنەوە دیارە لەم هەفتەیە بە هاوکاری دیوانی چاودێری هەرێمی کوردستان دیسان پێداچنەوەکەن بەڕای من ئەگەر پێداچنەوەکەش بکرد لەوە چێ گرفتەکە زۆر نەبی ینی ئەو ڕێژەیە کە لە نێو هەردوو لە احتیمالە وەکو یەک نەبێ ڕێژێکی زۆر کەم بێ ئەوانش هەمووی قابلی چارەسەرە بۆ داهاتوو من گرفتێکی وانە میکانیزمەکە چۆن دەبێت کاکسانەوە بۆ نمونە چۆن چارەسەر دەبێت بۆ نمونە ئەگەر ڕێژەیەکی زۆر کەم بێ لەو فەرمانبەرانە توانێت حکوومەتی هەرێم لەو داهاتە ناوخۆی کە هەیە ئەوە چارەسەرکە لە ئێستش هەمانەوە وەزع بۆ نمونە ئەوەی کە لە حکوومەتی عراق لە بودجە تەسبیت کرا 906 میلیارد دینارە کە خۆمان پێویستمان بە 944 میلیاردە بۆ موچە یعنی ئەوەی کە ئەمێنێتەوە ئەبێ خۆت لە شوێنێک دابینی بکەیت بۆ تاواکردنی ئەو موچەیە باشە ئەگەر لەسەر ئەم خاڵە ڕێک بکەون شتێک دەمێنێت بە ناوی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم لەلایەن بەغداوە خۆی ئەزانین چی جەنابیان لەم سەردانی ئەخیرە داوای کردوکی کێشەی موچە تێکەڵ نەکرێ بە کێشەی بودجەوە چون ئەمە حەقێکی مەشروعی هەموو هاوڵاتێکە موچەی خۆی بە تایبەت کە تۆ لە بڵین سیستەمێکی فیدراالیابی هەموو مانگە موچەی خۆت بێ مشکلە وەرگری داوای کردو کە ئەمە نەبێ بە وەکو چۆنەڵێ بابەتی گەرمی ڕۆژانە کە موچە هات نەهات ئەمە بەڕاستی یاریکردنە بە هەستی خەڵک ئەبێ ئەمە مەسئولیاتی ئەمە نیە مەسئولیاتی حکوومەتی عراقی موچە لە کاتی خۆیان بنێرێ چون ئەمە وەکو چۆنەڵ لە کۆتایی هەمووی هاوڵاتی عراقیە قەینا کوردستانیە هەمان کاتە عراقی ئەمە وەکو چۆنەڵێ بەرپرسیارەتی حکوومەتی عراقی کە ئەم دۆخە چارەسەرکە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم لە چەند ڕۆژی داهاتوو و باس دەکرێت خاڵێکی باش دەبێت بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە خۆی کێشەیەکیش لەوە هەیە بۆ نمونە ئێمە چەندین کۆمپانیامان هەیە لە چەندین ساڵە ئیشەکەن لێرە ئەو گرێبەستانی کە کراون بۆ دەرهێنانی نەوت حکوومەتی عراقی ئامادە نییە ئەو پارێ بدا بۆ نمونە و 6 دلاری داناوە خەرجی دەرهێنانی نەوت و بۆ گواستنەوەشی لە کاتێکە حکوومەتی هەرێم 24 دلاری تەنها بۆ دەرهێنانی نەوت بە کۆمپانیەکان داوە نزیکی 7 دلار یا 8 دلار بۆ گواستنەوەکەیەتی کە کاتە 31 دلار و شتێک بەڵام ئەوان 7 دلاریان داناوە 6 یا 7 دلار کە ئەمر زۆر جیاوازی هەیە ئایا ئەو کۆمپانیانە ڕازێ بن بەو پارەیە مەش کێشەیەکە لە کاتێکە لە بیرمان نەچێ لە عراقا بۆ نمونە لە شوێنەکانی تر لە ناسریە و هەندێک شوێنی تر کە ناوەکان نازانم ئێستا خەرجی دەرهێنانی نەوت لە 40 بۆ 50 دلارە بۆ ئەوان کەس قسە ناکە بۆ ئەوان واردە ئەمە بێ بەس بۆ لای ئێمە وارد نییە یعنی ئەمە بانێکە دوو هەیە بابەتەکە زیاتر پەیوەندی بەوە هەبێت سوودیان لە مووقیفێتی دۆخی سیاسی ئێستا هەرێم وەرگرتووە بە تەئکید یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە لەم
چەند ساڵی ڕابردوو بە تایبەت ساڵی ڕابردوو تقریبا ناتەباییەک دروست بوو لە نێو ڕێزەکان کە پەیامی سەرۆکی حکوومەتی ئەوەیە کە ئەبێ یەک ڕیز بین بۆی دژمنانمان سوود لەم ناتەبایە وەرنەگرن باش جا و ناتەبای ونا یەک ڕیزیەی کە لەناو هێزەکانی کوردیا هەبوو بەداخەوە زۆر کاریگەری هەبوو لەسەر ئەم دۆخی کە ئیسەتی کەوتوین هەرچەند ئێمە ڕای جیاوازمان هەیە لە ناو کوردستان بۆ ئیدارەدان ڕای جیاواز دروستە بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی تەندروست ئیداری هەرێم بدەین بەس لە دەرەوە ئەبێ هێڵە نیشتیمانیەکان نەبەزین هەمومان بە یەک ئاراستە بە یەک ڕیز تەبایی بتوانین کێشەکانی هەرێمی کوردستان بیخینە پێش حکوومەتی عراقی و داکۆکی لێ بکەین وی بکەینە نەتیجەیەک بەداخەوە تا ئێستا ئەوە نەکراوە سەبەبی ئەوەش کە گەشتونەتەم قۆناغە ئەوەیە کاکسانەوەکو دوایین پرسیار عاقبەتی 3 مانگی کۆتایی موچەی فەرمانبەرانی هەرێم ینی بەکوێ دەگات بۆ نمونە لە دوای ئەو 200 میلیارد دیناری کە حکوومەتی بەغدا دەینێرێت مانگی 11 دەمێنێت و موچە ڕوونە بەچی میکانیزمێک حکوومەتی هەرێم مامەڵی لەگەڵدا دەکات وڵات دیارە شاندی هەرێم بە تەمای دیسان سەردانی عراقەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە باشە ئەوەی کە عراق ئەینێرە بۆ مانگی 11 مەبلەغی بڕی 700 ملیارە نێرە بۆ هەموو مانگێک ئەمە ئەتوانین موچەی بڵین 8 و 9 پێ بدەین بەس دوای ئەوە احتیمالە پێویستمان یان بە قەرزی تر بێ یا بەوە بێ کە چارەسەر بکرێت چارەسەری بنەتەڕەتی بکرێەوەش منێتەوە بۆ ئیشی شاندەکان کە ئاراستەی بەغدا ئەکرێن چۆن ئیشەکەن و لەسەر چی ڕێکەکەون ئەو ئەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی عراق سەبارەت بە کێشەیەکی ترەی عەلەساس کارتی بانک دروستەکرێ حکوومەتی هەرێم ئەوە تقریبا ساڵ زیاتر و هەنگاوینەوە کە هەژماری منی دروست کردووە لە چەند فەرمانگەیەک ئەو هەژماری منە بەرکار بووە ئێستا بڵێن فەرمانبەران کارتی بانک پارەوەرەگرن ئەمە دیارە لەگەڵ بانقی ناوەندی ئیتفاق کراوە چەند بانقێکی ئەهلی خۆمان لە ڕێگەکە بڵێن ڕێگە پێدراون لە بانقی ناوەندی بەم کارە هەڵەسن ئەگەر حکوومەتی عراقی و بانقی ناوەندی بڵێن بانکی مرکزی عراق هاوکار بن احتیمال بۆ سەرەتای ساڵی داهاتوو هەموو فەرمانبەرێ بتوانێت بە کارت موچەکەی خۆی وەرگێ باشە کەواتە ئەگەر حکوومەتی هەرێم ئەم پرۆسەیە تەواو بکات پرۆسی کاتی زیرەک ئەوەی بەغدا ڕاستەوخۆ فەشەلێنێت ئەوەی بەغدا ینی بەغدا خۆی پێشتر موافق بووە لەسەر ئەمریکا حکوومەتی هەرێمێکە بۆ معلوماتی بانقی مرکزی باش بانقی خۆی موافق بووە کە چەند بانقێکی ئەهلی بەو ئیشە هەڵسن بەس پرۆسەکە نەگەشتوتە کۆتایی کەواتە ئەوەی هەندێک پەرلەمانتار دەیکا لە بابەتی دروستکردنی کاتی زیرەک لە نەزانیە یان بە مەبەست لە نەزانانی تێکەڵکردنی شتەکان و بە مەبەستیشە لە هەمان کاتە بۆی سەر لە خەڵکی خۆمان تێکدەن بەڕاست زۆر سپاس بۆ بەڕێز کاکسانە و فەریدون جۆنڕۆی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ دووبارە بەخێر بینەرانی بەڕێز و خۆشەویستە دەورێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر شاد